کاکاوە هەنگەری شۆڤەکاری سیاسی سەرەتا سوپاس بۆ ئەم دەرفەتە. دەمەوێت بەو پرسیارە دەست پێ بکەین. ئەمە دەزانین ئێستا هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ڕژێمی ئێران دەستی پێ کردووە و هەروەها ئێرانیش هێرشی بەرپەرجدانەوە دەکاتە سەر وڵاتانی ناوچەکە و لە هێرشەکانیدا کۆمەڵێک خەڵکی سیڤیلیش دەکات بە ئامانج. دەمەوێت لێرە پرسیارەکەم ئەوە بێت، ئایا لە ناو خۆی ئێرانە خەڵکی ئێران با ئێمە زیاتر باز لە کورد بکەین لە ئێران تا چەندێک پشتیوانی لەم هێرشانەی ئەمریکا و ئیسرائیل دەکەن؟ وێڕای سڵاو و مادوونەبوونی لە بەڕێستان و هاوکارانتان و بینەران و بیسەرانی عەزیز. وەکی دەزانن 47 ساڵە خەڵکی ئێران لە ژێر دەسەڵاتی سەرکوتکەری ڕژیمێکی دیکتاتۆری مەزهەبیدایە و هەر لە سەرەتاکانی دامەزرانی ئەو ڕژیمە لە مەدرسەیەک قوتابخانەیەک بە نێوی مەدرسەی یا قوتابخانەی ڕەفا بوو لەوێ لەسەر سەربانیەوە دەستی کرد بە ئەدامکردن تا فڕۆکەخانەی سنە و نەورۆزی سنە و دوای شەڕی سێ مانگە و بە هەزاران هەزار زیندانی سیاسی و نوخبە و ئێریتی ئەم وڵاتەی ئێدام کرد و شڕێکی زۆر نابەرابەری بەسەر کووردا سەپاند خومینی و مەسەلەی نەتەنیا هەر شەڕ و ئیعدام و شکنجە و نەبوونی ئازادی و ئەوانە پەرسی گرانی و ئەو قەیرانە ئابووری و ماڵی و بێئێعتیبار بوونی ئێران لە ڕووی سیاسی و نێودەوڵەتی و ئەوانە هەموو خەڵکی گەیاندوتە جێگایەک ئەو قەیرانانە دەستیانە نێو دەستێک ناوە کە خەڵک بەڕاستی ناڕازین کەوا بوو شتێکی زۆر ئاساییە کە خەڵک بەگشتی لە ئێراندا وە کورد بە تایبەتی چۆن زیاتر زەرەریان بینیوە لە 47 ساڵی ڕابردوو لەلایەن ئەو ڕژیمەوە زیاتر کوژراون، زیاتر ئێدام کراون، زیاتر پەریوەی هەندەران کراون. لەبەرەوە پێم وابێ خەڵک بەگشتی پێی خۆشە، بەڵام لەوە باید گرنگتر لە لای خەڵکەوە بێ کە ئەم یەکدادان و ئەم شەڕە بە سەرنجامێک بگانەوانەیە ئەو دەم زیاتر خەڵک خۆشحاڵتر بن بۆی کە نەتیجەیەک وەربگرن، نەتەنیا یا چەند پێکدادان بێ و دوایی کۆماری ئیسلامی لەسەر جێگای خۆی بمێنێتەوە. بەڵێ، ئەمە لەلایەن خەڵکەوە پێی خۆشە. ئایا خەڵک لە ناو ئێرانە ئەگەر ئێمە زیاتر باز لە ڕۆژهەڵات بکەین بە ئاشکرا ئەتوانن ئەم خواستەی خۆیان ڕابگەین یاخود بە ئاشکرا ئەم خواستەیان دەرببڕن کە ئەمەیان پێخۆشە و دەیانەوێت ئەو ڕژێمە بگۆڕدرێت؟ بۆ خۆتان دەزانن کە ئێران سیستمێکی داپۆسێنەر و سەرکوتکەری هەیە، یعنی جۆرێک دەتوانێت بەڵام سیستمێک یان کەش و هەوایەکی ئەمنیەتی شەدید هەیە، بەڵام خەڵک بە ئیشارە زۆر شت دەڵێ کاتێک کە مەسەلەن بۆ نمونە ئەو ژێنەراڵانە یا ئەو بەرپرسە نێزامیانە دەکوژران یا کاتێک کە خامنەیی دیری باڵاترین کەس لە کۆماری ئیسلامیدا کوژراوە، خەڵک زۆر بە شێوەیەکی ئاشکرانە دروشم بدەن و ئەوانە ئەلبەتە دروشمیان داوە هەمیشە بەرخامنەیان کتۆ بەر دیکتاتۆران کتۆ، بەڵام تەنانەت شیرنیان پەخش کردوێتەوە. یعنی دەمەوێت بەڵام ناتوانین ئێمە وەکو وڵات و کەش و هەوایەکی ئازاد باز لە پەرچەکردارێکی ئاوا بکەین، بەڵام بە شێوەی ئاماژە و بە نەهێنی و بە لە ئاستی دروشمدان و ئەوانە یا شیرنی بڵاوکردنەوە بەڵێ خەڵک خۆشحاڵی خۆیان لە وەزعیەتە دەربڕی و تەنانەت لە نەمانی خامنەی و ئەو پاسدارانەی کە دەکوژرێن ئەو بەحساب ئەوان پێیان دەڵێن سەرداری ئستانداردەکەیەکە بڵێن ژێنەراڵە وەختێک ئەوانە دەکوژرێ خەڵک زۆر خۆشحاڵی خۆی دەردەبڕێ. بەڵێ کاکاوە دەمەوێت باز لە بابەتێک بکەم کە لەم ڕۆژانە زۆر باس لەوە کرا. ئێمە بینیمان بەرپرسێکی باڵای کورد با بڵین سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە وتوێژێکیدا لەگەڵ تەلەڤیزیۆنێکی بیانی لەگەڵ تەلەڤیزیۆنێکی بەریتانیدا ئاماژەی بەوە کرد، بابەتێکی هێناگۆڕێ ئاماژەی بەوە کرد کە لە سەدا 65 کورد لە ئێران کە شیعەن بە قسەکانی ئەو و هەروەها ئاماژەی بەوە کرد کە بەشێکی زۆری لەمانە پشتیوانی لە ڕژێمەکە دەکەن. جا ئەمێ بزانم ئەم جۆرە پشتیوانیە چییە؟ ئایا مەسەلە ترسە؟ ئایا پشتیوانێکی لەو جۆرە هەیە یان نا؟ بە لە پێشدا ئەمن باسێکی مێتۆدیک بێنمە گۆڕێ فەکتمان کە ئەساسەن کارمان بۆ نەداوە چیەوە قسێ دەکەوت چیەوە قسێ ناکە. لە ئێراندا بەهۆی ئەوەی کە ئازادی نییە، لەبەرەوەی کە
ئازادی هەڵبژاردن نییە و خەڵک ناتوانن بە ئازادی ڕای خۆیان دەرببڕن و جۆرێک جێوی سەرکوت و خەفەقان لە ئێراندا هەیە. هیچ کەسێک هیچ ناوەندێکی لێکۆڵینەوە نە لە ئێراندا نە لە دەرەوەی ئێراندا هیچ کەسێک ناتوانێت بە قەتعی بڵێ ئەوەندە دەرسەدە، چون یەکێکەوە ڕژیمەوە ئیجازەیە نادا. مەسەن بۆ نمونە ڕێژەی کوردەکان، ڕێژەی شیعەکان، ڕێژەی سونیەکان، ڕێژەی بەهاییەکان، ئەوانە هەموو پرسی ئەمنیەتی نەلان. ئێمە بە دەقیقی نازانین چەندە بەهایی هەیە، ئێمە بە دەقیقی نازانین چەندە کەس بێدینە، چەندە کەس بادینە، چەندە کەس موسڵمانە، چەندە کەس سونیە، چەندە کەس شیعەیە، چون ئەوانە لە ئێراندا بەڕێوە ناچێ. بەتایبەت ئێتنیک یا بڵێن نەتەوە یا ملیەت ناشناڵەتی، ئەوەی کە پێی دەڵێن نە ناشناڵەتی بە معنای پاسپۆرتی ئێرانی، ئەوەی کە سەر بە نەتەوەی کورد بێ، مەسەڵەن سەر بە نەتەوەی تورک بێ یا عەرەبێ، ئەوانە ئەسڵەن لە ئێراندا لە 37 ساڵی ڕابردوودا بە شێوەی ڕسمی هیچ ئامارێک نییە. تەنیا شتێک لە ئێراندا کراوە پرسی دینە، دینەکەت ئایا ئیسلامە یا مەسیحیە یا ئەگەرەوە یا شیعەی یا سونی. ئەمە یەک دوو ئەسڵەن و ئەبەدا لە 47 ساڵی ڕابردوودا هیچ سەرژمێرێک نەکراوە کە نیشاندا چەند کەس لە ئێراندا کوردن. ئەساساً ئەو سەرژمێرە نەکراوە، یعنی هیچ کاغەزێک، هیچ پسوولەیەک، هیچ فۆرمێک نەدراوە بە خەڵک بە شێوەی ئازادانە بێ وەکو خۆی وەکو کورد پێناسە بکە. بەڵام ئێمەی کە سەرروکارمان لەگەڵ یا بە جۆرێک دژایەتی کۆماری ئیسلامی دەکەین، سەرروکارمان لەگەڵ ئامارە، سەرروکارمان لەگەڵ ئەوە حەشیمەتەیە، ئەوانش هەر بۆ شێوەی سەرروکاریان لەگەڵ ئەو حەشیمەتەیە. ئێمە بە شێوەی تەقریبی دەڵێن، مەسەڵەن بۆ نمونە وستانی ورمیە، وستانی سنە، وستانی کرماشان، وستانی ئیلام، وستانی لۆرستان، هەمەدان، تاران، گیلان، مازەندەران، خوراسانی شمالی، ئەو چەند وستانە کوردی لێیە، کوردی بە ڕێژەیەکی زۆر لێیە. مەسەڵەن بۆ نمونە لە تاران زیاتر لە 1 میلیۆن کورد لێیە، بەڵام دەقیقاً چەند کەس کوردی لێیە ئێمە نازانین. مەسەڵەن ئەوەی کە من ئەرستان دەکەم دەڵم زیاتر لە 1 میلیۆنی لێیە، کەسێکی وەکو جەلایی پور کە فەرمانداری پێشووی مەهاباد بووە لە بەرنامەیەکدا بە ڕاشکاوی ئەو باز دەکات کە دەڵێ زیاتر لە 1 میلیۆن کورد لە تاران دەژی. یعنی کەسێکە کە شارەزایە، هەم فەرماندار بوو لەو ڕژیمەدا. یا مەسەڵەن بۆ نمونە لە گیلان، لە مازەندەران، لە خوراسانی شمالی، هەموو ئەوانە تەخمینین تەواو. ئەگەر کەسێک بێ سەبارەت بە ڕێژەی حەشیمەت چەند دەرسەد کورد هەیە یا کورد نییە، بە باوەڕی من تووشی هەڵە بووە، هیچ فەکتێکی ڕسمی نییە، لەبەرەوەی کە لەو ڕژیمەدا ئەساسەن نەچوون بەرەو ئەو قۆناغا یا ئەو حاڵەتە کە بزانن لەو وڵاتەدا چەند کورد دەژی، چەند تورک دەژی، چەند فارس دەژی، یا ئازادی ئەوە نەدراوە کە کەسێک کە شناسی خۆی پێناسە بکە. مادام شناس و پێناسەی شناس لەلایەن تاکەکانەوە قەدەغەیە بە جوورێک، بەڵکو تۆ دەبێ یەکدانە کەسی شاروەندێکی ئێرانی ئیسلامی بی، معتەقد بە شیعەی جەعفەری 12 ئیمامی بی، بەڵێ بۆ ئەوە ئازادیت هەیە. بەڵام خارج لەوەبی دەبی بە غەیرەخودی، ئەوەی کە لە ئێران ئەو دەستەواژەیە بەکاردێنن، کەوا بوو غەیرەخودیەکان هەڵەیە ئەگەر بیان خێنێنێ و ئەو ڕقەمانەوە ئەو ژمارانەوە بڵین با بچینەوە سەر بە بابەتی مەسەلەی ئاینیەکەش، ینی تەنانەت ئەگەر پێم وابێ ئەگەر لە کرماشان ینی زۆربەی یاریستانەکانیش زیاتر لەوانەیە لە سەرژمێرەکانە وەکو شیعە لە قەڵەم درابێتن. لە کرماشان ئوستانە، کرماشان هەم شارێکمان هەیە بەنێوی کرماشان، هەم ئوستانێکمان هەیە ئوستانی کرماشان. بەڵێ لە ئوستانی کورد کرماشاندا ئێمە سونیمان هەیە، جافن، هەورامیمان هەیە سونین، یارسانیمان هەیە لە چەندین شوێن بڵاون، شیعەمان هەیە، هەموو ئەوانە لەو ئوستانەدا وجودیان هەیە. ئاماری دقیقی ئەوانە دقیقاً چەندە هیچ کەسێک نازانێ، نا بەرپرسێکی کورد لە دەرەوەی وڵات دەزانێ، نا ئەوانەی کە کاری ئامار دەکەن دژەبەری کۆماری ئیسلامین ئەو شتە دەتوانن بەڵام ئێمە بەشێوەی بەڵێ فەرموو قسەکە تەواوکە ئەمە بە شێوەی تەقریبی دەتوانین بڵین چەند لە سەدی ئوستانی کرماشان کوردە و غەیرە کوردە. ئەخە چون لە سمقۆڕی کرماشان تورک بوونی هەیە، دەتوانین بڵین مەسەلەن ئەوەندە دەرسەدە لەو شارە تەخمینی تورکن، لەنا ئەوەی کە چەند دەرسەد سونیە چەند دەرسەد شیعەیە ئەسڵەن معلوم نیە. باشە، بابەتی جیاوازی ئاین لە نێو کوردەکانە، ئایا ئەمە گرنگە بەلای کوردەکانەوە؟ ینی هیچ جیاوازێکی ئاینی ئەسڵەن بابەتی ئاین بوو بە بابەتێک لەوێ؟
با من فەکتێک بێنمەوە ئیدی لە خوێن زیاتر فەکتمان بەهێزتر وجودی نیە وایە یعنی لەوانەیە قسە نووسین تەنانەت ئامارگرتنێک هەندێک بەرژەوەندی تێدا بێت لەوانەیە بەخۆکو جەنابەت فەرموود کە طرف بترسێ نەفرێک بترسێ خۆی بە شیعە بنووسێ یا نەفرێک بترسێ خۆی بە شتێکی دیکە بنووسێ لەوانەیە ئەو شتانە ڕوویدا بەڵام خوێن ئیدی بەڵگەیە ئێمە ناتوانین خوێن ڕەتکەینەوە ئەم سەر هەڵدانەی کە لەم دوایانەدا هاتە پێشێ سەرەتا لە ئوستانی کرماشان و ئیلام وەڕێک لە نێو کوردەکانی شیعەی کرماشان و ئیلامدا ڕوویدا قەتڵ عامێک لەوێ کراوە ئەم شۆڕشە 10 ڕۆژ بەرپا بوو لە ئوستانی کرماشان و ئیلام و بەشی لۆڕشینەکە کە ئەوانی شیعەن اینجا گەیشتە ساران و شوێنەکانی دیکە کەوابوو وەختێک کە ئێمە دەبینین سەرهەڵدانێک بەو عەزەمەتە بەڕێوە دەچێت و ئەو ڕژیمە دێ ئاوە بەڕاحەتی قەتڵ عام دەکات لە کرماشان و ئیلام ئەگەر فەرزکەین زۆرینەی شیعەن دەی باشە زۆرینەی شیعە لەگەڵ ئەو ڕژیمە نێگەڕوا بوو یعنی مەبەستم ئەوەیە کە خۆمان بەوە فریو نەدەین کە چون شیعەیە وا بێ لەگەڵ ڕژیمە نەخێت مەلەکشای ئیلام کرماشان نیشانیدا کە لەگەڵ ڕژیم نین زۆر بەدەژی ڕژیمن و گەورەترین و بەهێزترین فەکت و بەڵگەش خوێنێک بوو کە بۆ ئازادی و ڕزگاری خۆیاندایە بەڵێ کاکاوە دوا پرسیارم ئێمە ئەزمونێکمان هەیە با بڵین لە هەرێمی کوردستان کاتێک کە ڕاپەڕینە مەزنەکە لە هەرێمی کوردستان دروست بوو ئەو کاتە تەنانەت چەکدارە کوردەکانی سەر بە حکوومەتیش با بڵین چەکەکانیان دانەوە بۆ پشتیوانی کورد هاتنە پێشەوە دژ بە ڕژێمی بەعس ڕاوەستانەوە ئایا دەکرێت ئەگەر هەلێکی ئاوا بڕەخسێت لە ئێرانیش بەم شێوەیە شتێکی لەو جۆرە ڕوو بداتەوەوان تەنانەت ئەو چەکدارانی کە سەر بە ڕژێمیشن پشتیوانی لە دۆزەکە بکەن و دژی ڕژێم ڕاوەستنەوە من دیسان هەر ڕۆ دەکەمە تەحلیل و قووەی تەحلیل چون فەکت و ئامارم لەدەستدانەیە بەڵام هەروەکو جەنابەت ئەگەر ڕۆژێک بگەینە خاڵی وەرسەرخان و سبەینەیە 10 ڕۆژی دیکەیە 2 مانگی دیکەی هەر کاتێکە گە بگەینە خاڵی وەرسەرخان ئەو ڕژیمە کاتێک کە ڕحم ناکا بە دامەزرێنانی خۆی بە کەسانی دەکەکانی خۆی بۆ نمونە ئەحمەدی خومێنی کە کوڕی خومێنی بوو کە کوشتیان بۆ نمونە ڕەفسەنجانی کە کەسایەتی دووەم بوو لەو نیزامەدا کە کوشتیان و دەیان کەسی دیکە یا مەخسەن کەسێکی وەکو محسینی ڕزایی کە فەرماندەی سپای پێشووی ئێران بوو سپای تۆرۆریستی پاسداران بوو کوڕەکەی خۆی لە ئیمارات کوشت یعنی کاتێک کە ئەوانە ڕحم بە خۆیان ناکەن ئەمانە نمونەن بەڵگەن بۆ ئەو خەڵکە بۆی کە وشیار بنەوە بۆ خۆیان بێنەوە بۆیە من پێم وایە لە خاڵی وەرسەرخاندا زۆربەی ئەوانەی کە ئێستاکە لە نێو ئەو ڕژیمەدانی یا چەکیان هەیە بۆ ئەو ڕژیمە هەڵگرتووە ڕوو بە ئەو ڕژیمە و لە نێو ئەو خەڵکەدا ڕادەوەستن و کارەکە یەکسەرە دەکەن بەڵێ کاوە هەنگەری شۆڤەکاری سیاسی لە بروکسڵەوە لەگەڵماندا بوو سپاس.